بەناوی خوای گەورە بیاوتا سڵاوتان لەبێ خۆشەویستانم خۆشحاڵین لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگا پێتان شا دەبینەوە هەڵبەت ڕۆژانی سێشەم و چوارشەمی ڕابردوو چوار یاری دیکە لە قۆناغی چوونی خولیانە پاڵەوانەکانی ئەوروپا لە قۆناغی 16 بەڕێوە چوو تاکە نوێنەرەکەی ئیسپانیا کە ڕیال مەدریدە وەک هەمیشە ڕیمۆنتاداکانی لە چامپیۆنز لیگ درێژە پێدا بە برنەوەی لە لیڤەرپول هاوکاریان ئینگلیزیەکان کە لیڤەرپول و مانچستەر سیتی لەو دوو ڕۆژەیە یاریان کرد لیڤەرپول وەک ئاماژەمان پێدا شکستیە ناو مانچستەر سیتیش بە یەکسانیاتە دەرەوە ئەڵمانەکانیش بامان شێوە لایپزیگ بە یەکسانی و فرانکفۆردیش بە شکستەوە یاری چوونی کۆتایی پێنا و یانە ئیتاڵیەکانیش کە ناپۆلی و ئینتەر میلانن توانیان ئەسپی خۆیان تاو بدەن و یاری چوون ببنەوە هەنگاوێک لە قۆناغی داهاتوو نزیک بنەوە بیریشمان نەچێت لە ئەوروپا لیگ دوێنێ شەو یاریشی گرنگ هەردوو یانەی بەرشەلۆنە ئیسپانی و مانچستەر یونایتدی ئینگلیزی کۆ کردەوە مانچستەر یونایتد سەرکەوتوو بوو لەوەی کە مۆمیانە کەتەلۆنیەکە لە ئەوروپا لیگ بکوژێنێتەوە تەوەری ئەمجاری بەرنامەکە قسەکردنە بێت لەسەر ئەو سێ یاریە ئەو پێنج یاریە بە دیاریکراوی و تیشە خستنە سەر گرنگترینیان میوانەکانم لاولێرەوە ئاسام جەباری ڕۆژنامە نووسی ئورشیم لەگەڵ دەبێ و لە ستۆدێژ لە سلێمانی بڕاتە سەرنجەری ئورشی پێم هیوادارین تا کۆتایی سەرنجتان بۆ قسەکردن لەسەر ئەو یاریانەی کە ئاماژەمان پێودا ڕاپکێشین ڕاجیان بەخێر بی بیرمە من پاساڵوتم حەقی ئەوەیە کە ناوی چامپیۆنز لیگ بنین ڕیال مەدرید هەڵبەتەمە تاکیدم لەوەی کە کۆمەڵێک بینەرت و ڕەدەکات بە تایبەت ئەوانەی ناری ڕیال مەدریدین بەڵام ڕیال مەدرید دێمی خستۆتە ئەمرێکی واقعەوە کە لەو پەڕی لاوازیە دەبێت حسابی بۆ بکرێت لە چامپیۆنز لیگ پێچەوانەیەوەی کە ئێستا دەگوزارەیە بۆ نمونە لە ئیسپانیا هەش خاڵ لە دوای بەرشەلۆنەوە جا من نەخۆشیشم ئەگەر سوکان لە دەستم ترازا وەریگرەوە ڕیال مەدرید لیڤەرپول چۆن بینیت ئایا ڕیال مەدرید هەلی نەماوە یا چی سەرەتا بەناوی خوای گەورە میرەبان سپاس بۆ تۆ کاک پێشەنگ سپاس بۆ کاگەسام لە ستۆدیۆکانی ولێر کە لەگەڵماندا دەبێت دەتوانین بڵێن ڕیال مەدرید و کلۆب لەبەر ئێستا یاوکێشەکە وای لێ هاتووە ئەوەی باسی کلۆب دەکرێنە باسی لیڤەرپوڵ ناکرێت کلۆب لە دوو وێزگێدا ڕوبەڕووی ڕیال مەدرید بۆتەوە وێزگەیەک تایدا سەرکەوتوو بووە لەگەڵ دۆرتمۆند وێزگەیەک لەگەڵ لیڤەرپوڵ کاتێک ڕوبەڕووی ڕیال مەدرید بۆتەوانێت بە شکستەوە تایدا دەرچووە لە دۆرتمۆند لە قۆناغی ئەستیاردا بە پێگاتەیەکی مامناوەندەوانەیە بە پێگاتەیەکی باش شەوانێت تا ڕادەیەک توانیوێتی ڕیال مەدرید لە نیوەی کۆتایی بکاتە دەرەوە بەڵام کاتێک دەبێتە ڕایەنەری لیڤەرپوڵ ڕوبەڕبوونەوەکانی کلۆپ و ڕیال مەدرید دەبێتە ڕوبەڕبوونەوەی گرێکوێرە یاری لە دوای یاری شکست دێنێ لە کۆی پێنج یاری کە ئەنجامیاندا و شەشەم لە مانگی داهاتوو ئەنجامی دەدەن بەم نزیکانە لەم پێنج یاریە کلوب چوار یاری شکستێناوە دوانیان لە یاری کۆتاییدا بووە ئەوە ئەمێنێتەوە یاری دواتریشە کە لەسەر وەرەقەم پێمانەڵێ لە 180 ڕیال مەدرید براوەیە باشە بۆچی هەموو ئەوەنیە وەک دەوترێ هێلکەکە لە سەری کلۆپ هاوشکێنینەوە لە کاتێکە ڕاستە ڕایەنەر بەشێکی گەورەی تاکتیکی ناو یاریەکانە بەڵام ئەوەی دوجار هەڵدەسێ بە جێبەجێکردنی ئەم تەکتیکانی کە ڕایەنەر دایانێت یاریزانە بیریشمان نەچە کلۆب ئەوەی کە خۆت باست کرد لە ئەزمونە جیاوازەکانە کە تێپەڕیوە هەم لەگەڵ دۆرتمۆند لەگەڵ لیڤەرپوڵیش شتی ناوازەی پێشکەش کردووە دەکرێت بڵین خوێندنەوەی ڕایەنەرەکانی بەرامبەری وای لە کلۆب کردووە کە ئێتە کلۆب ئەو فەلسەفەی کایەتی ببێ بە مێژووە ئاسان بتوانرێت کۆنتترۆل بکرێ یان نەخێر یاریزانەکانیش کەم تەرخەم بوون لەوەی کە بۆ نمونە تۆ کاتێک بە دوو گۆڵ پێشەکەوی لە نێو یاریگای خۆت و توانای پارێزاریکردن نامێنێ لەوەی کە بۆ نمونە ئەنجامت داوە بۆچی ئێمە تەنها چۆنەڵی هێڵە سوورەکە لەسەر کلۆبدانی کاک پێشەنگ قسەکەمی لەسەر تەنها ئەم یاریە نییە باش بەڵام ئەگەتەنها ئەگەر ئەم یاریەش چەند خاڵێکی وەربگرین وەکو جیاوازی دەگەینە ئەنجامێک ئەوەی کە باست کرد کلۆب دەستکەوتی باشیە بووە توانێتی تیبڕێک بخات ئەمانە هەمووی ستایشم بۆ کلۆب لە ڕابردووشە خۆشم ستایشێکی زۆری ڕاهێنەرم کردووە و ئێستاشی لەسەر بێت کلۆب شایانی ستایشە بەڵام سەرنجەکەم لەسەر و ڕوبەڕوونانەی کە ڕوبەڕووی ڕیال مەدرید دەبێتەوانێ تۆ بگەڕێەوە بۆ ڕیال مەدرید لە ماوەی ئەم وەرزوونیوەیە کە ئەنجامی دا وەرزی ڕابردوو لەگەڵ ئەم وەرزوونیوەی تا ئێستا بەرامبەر هەر یانەیەگاری کردبێت لە چامپیۆنز لیگ ڕاهێنەرەکە بەرامبەری زۆر تاکتیکی بووە
لە چێلسی تۆخێل بۆ کات دواتر لە مانچەستی گواردیۆلا بوو دواتر یاری کۆتاییشدا لیڤەرپوڵ کلۆب بوو کە کلۆب بە سیانەی هێرشبەری زۆر باش لویس دیاز مانێ سەلاح ڕوبەڕووی بوانێ بەڵام هەر نەیتوانێت بیگاتە گۆڵی ڕیال مەدرید بابین بۆ ئەم یاریە باش کلۆب ئاساییە لەم یاریە شکست بهێنێت لەبەرەوەی دۆخی ئەم وەرزەی لیڤەرپوڵ ئەمان پێی ئەڵێ ئاساییە شکست بهێنێت کەوتۆتە دۆخێکەوانێ بە باشی یانەکە ڕێک نەخراوەتەوە مێرکاتۆی زۆر باشی بۆ نەکراوە ناوەندی یاریگادا وە بەرامبەر یانی دیکە شکستێناوە وە پێکانەکان تەواو سەریان لە کلۆب تێکداوە بۆیە ئاساییە بەڵام چی ئاسایی نییە لیڤەرپوڵ لە خولەکانی سەرەتا یاریەکەدا 2 گۆڵ تۆمارەکات گۆڵ یەکەم تۆمار دەکات بە شێوەیەکی هونەری زۆر جوان نونێس دواتر بە هەڵەیەکی کۆرتووە کە هەڵەیەکی مەبەستدار نەبوو یعنی هەڵەیەکی نامەبەست بوو کە ئەنجامیدا بەڵام گۆڵی دوێن بۆ لیڤەرپوڵ بەرهەمات ئەمە جیاواز پێچەوانەی کەرەوانەیە گە لیڤەرپوڵ بکەوتێتم دۆخەوانێ تەواوی تیپەکە داڕوخات بۆچی ڕیال مەدرید ناڕوخێت ئەمە قسەیەکە هەمیشە دەگڵێنەوانێ ڕیال مەدرید یاریزانەیەکە کە پێشوی بچێتە ناو یاریگاوە وەک یاریزان هەموو ڕیال مەدرید وەربگرین گرەوی لەسەرەوە کردووە من دەچمە یاریگاوە لە هەر خولەکێکا پێ براوەم من پێش یاری بڕیارم داوە براوە ئەم بتمانە بە خۆبوونی ڕیال مەدرید لە خۆڕانیە هەمووتی پێ ناتوانانی وا بیکاتەوە بەڵکو ئەمە خاڵی بێز ڕیال مەدریدە تەواو ئۆکێ ئەمە ڕیال مەدرید بۆ جۆرێ 2 گۆڵ 600 تۆمارە کرێت گۆڵچەکەی هەڵە دەکات بەڵام دا ناڕوخێگە بگەڕێنەوە بۆ یاری کۆتایی چامپیۆنز لیگی 2019 کاتێک کاریۆس هەڵی یەکەم دەکات سادیۆ مانێ گۆڵەکە تۆمارە کاتەوانێ بەڵام کاڵی دووەمەکە لە شوتەکە گاریز بەڵایەتی تەواو لیڤەرپوڵ داڕوخێت بەڵام تۆ دەبینی ڕیال مەدرید دا ناڕوخێت دواتر چەند گۆڵ تۆمار دەکات 5 گۆڵ تۆمار دەکات من لێرەدا یەکش دەڵێم ئەو قورس یاریگرتنەی کلۆب زەرەر لە لیڤەرپوڵ دەدات لە بەرامبەر کێ لە بەرامبەر ڕیال مەدریددا دەتوانێت بەرامبەر مانچەستەری گواردیۆلا زۆر تاکتیکی یاری بکات بەرامبەر چێلسی زۆر تاکتیکی یاری بکات بەرامبەر کۆنتی زۆر تاکتیکی یاری بکات بەڵام بەرامبەر ڕیال مەدریدی بە تایبەتی کارلۆ ئەنچلۆتی نابێت زۆر بە قورسی یاری بگری پلانی ئەیتە بێ پلانی بیتە بێ پلانی سی دەبێت ئەوە قورس لەسەر یاریزانەکان بۆستیتەوە کاتێ گۆڵەکان لەسەر تۆمارکردەوە تیپە تووشینە ئومێدیە بەڵێ ئەمە پلانە مەموو تاکتیکەمان پێشتر داناوە کەواتە ئێمە گۆڵەمان لێ دەکرێت کەواتە خەریکی چی بەڵام ڕیال مەدرید بۆ جۆرەیاری ناکە ئاسان یاریەکات هەر مۆدریچ ناوەندی یاریگا تۆپێک وەردەگرێت بە یەک لەم دەداتە کەریم بنزیمە گۆڵەکەی پێ تۆمارەکەن کەریم بنزیمە ڕۆدریگۆ 2 تەواڵ گۆڵ پێ دەکەن و هەزمێکی وەها نییە گۆڵی پێ تۆمار دەکەن کەواتە ئەو ئاسان سیرکردنەی یاریەکەی ڕیال مەدرید و ئەو قورس سیرکردنەی کلۆب وای کردووە یاریەکانی نێوان کلۆب و ڕیال مەدرید بە قورس بشکێتەوە لەسەر لیڤەرپوڵ ئەگەر ناوەکو بڵێ من بڵێم کلوب ڕایەنەرێکی خراپە یانە مۆرزە مشتەکە لەسەر کلۆپەوەی بەسەر لیڤەرپوڵایەت خەتاکە کلۆپە نەخێر مواناڵم بەڵام وای دەبینم کە کلۆب ئەگە لە داهاتوە بەرامبەر ڕیال مەدرید یاری کرد یاریەک بە ئاسانی بیری لێ بکاتەوە تا ڕادەیەک ئەمە جیاوازەکەی لە نێوان ئەو یاریانەی کە ئەنجامی داوە زۆر باش کاک ئاسام سڵاو لە تۆ سوپاس بۆ ئامادەبوونت ئەوەی کە لە قسەکانی بڕیار خوێنمەوە ڕەنگە خۆشت گوێبیستی بوو بێتی بردنەوەی ڕیال مەدریدی بەستەوە بە ئیرادەی ئەو یانەیە کامیشە پێشەوەی بچێتە نێو یاریەکانەوە دەڵێ من دەبەمەوە گرنگ نییە بە 2 گۆڵ دواکەوم بە 3 گۆڵ دواکەوم بەڵام دەبەمەوە ئەمە زگە لەوەی نقطەی لاوازی بە یۆرگن کلۆب دیاری کرد لە بەرامبەرەوەی کە نەیتوانیوە تەکتیکەکانی لە بەرامبەر ڕایەنەرێکی وەک کارلیتۆ ڕنگ پێ بداتەوە سەرنجی تۆمە فەرموو سڵاوی خۆی گەورەتان لێوێ هەڵبەتە وڵی پرسیارەکە زۆر بە تەواوی حاڵی نەبووم دەنکە زۆر کزدێ کاک پێشنگ ئەگەر هاوڕێن لە کۆنتڕۆڵ گرفتی سەوتان بۆ ینی دەنگ هەیە باشە ئێستا دەنگی منەگا بە تۆ پرسیارەکە دووبارەکەمەوە دەنگکە ناگاتە لای من دەنگم دەگا بە تۆ کاک ئاسام ئێستا بەڵێ کاگەسان سەوتی ئێمە دێتەوێ یا خۆمان بین زۆر باشە تا ڕایەنم گرفتی سەوتەکە چارەسەرەکە نەچمەوە لای بڕیار ڕیال مەدرید بەم پێکاتەیەوە کاتۆین بڵین پێکاتێکی تێکەڵە لە ئەستێرە لەگەڵ تێکەڵە لە یاریزانی لاو دەتوانین بڵێن گرنگی ساڵانی داهاتووشی کردووە ئەگەر ئەمە سێرانەش کە با بڵین بوونە تافسانە بۆ نمونە یەکی شووە کەریم بەنزیمە کە ئێستا دەبێتە دووەم گۆڵکار لە مێژووی خولی ئیسپانی بۆ ڕیال مەدرید ئەمە دەتوانین ناوی بنی نەفسانە لە دوای ڕۆناڵدۆ لە پێش ڕەوڵ مەبەست
تەواو بم پێگاتیەوە دەتوانین بڵین ڕیال مەدرید گرنتی ساڵانی ئایندەشی نەخێر لە ئێستای تۆپی پێەیە هەموو یانەیەک پێویستی بەوەیە هەموو مێرکاتۆیەک خۆینێ بکاتەوە تۆپی پێی ئێستا تۆپی پێیەکی قورسە تۆپی پێیە کە کاریزان تەواو ماندووە بێت تیپ تێگڕای بەیەک پێگاتەکە وەری بگری ماندووە بێت و پاڵەوانێتیەکان زۆرن یاریەکان زۆرن یاریەکان تا بێت زیاد دەبن بۆ یەکەم داهاتی ئەم یاریانە زۆرە داهاتی خولەکان تا بێت زیاکات بۆیە پشوو بۆ یاریزان کەم بۆتەوانەیە ئەمە کاریگەریە کاتە سەرەوەی کە یاریزان ناتوانێت تەواتی ئاسی خۆی وەماوەی یەک وەرز ڕابگرێت و پێکانەکان زۆر دەبن بۆیە نەک ڕیال مەدرید هەموو یانێک پێویستی بە نوێبوونەوە هەیە بۆ وەرزەکانی دواتر و بە تایبەتی ڕیال مەدرید لە باڵی چەپ لە باڵی ڕاستی بەرگری پێویستی بەوەیە کە گرێ بەست بکە لە داهاتوودا و بۆ هێرشبەری سەرڕمیش ڕاستە تا یاسەکەری مزیمە سەرکردایەتی ئەم یانەی کردو بەڵام تەمەنەکەیەوەمان پێ دەڵێت وا دەخوازە کە لە داهاتوودا بی لە شوێنگرەوەی ئەویش کرێتەوە هەرچەندە بیری لێکرابوانە یازانەی وەکو یۆڤی ژێنرا بەڵام سەرکەوتونە زۆر باشە کاگاسەم دووبارە سڵاو پرسییم ڕیال مەدرید ئەوەی کە بڕیار وتی سەرنجم لێی وەرگرت هەمیشە ئیرادە هەیە کاتێک پێشەوەی بچێتە نێو یاریەکانەوە دەڵێت دەبەمەوە جا بە 2 گۆڵ لە دواوە بیا بە 3 گۆڵ گرفتی نییە دەتوانێت ڕیمۆنتادا تۆمار بکە وا خاڵێکی لاوازی لیڤەرپولیشی بە دیاریکراوی دیاری کرد کە یۆرگن کلوپە نەیتوانیوە تەکتیکەکانی لە بەرامبەر ڕایەنەرێکی وەک کارلۆ ئەنچلۆتی ڕنگ پێ بداتەوە سەرنجی تۆمەوە لەسەر کۆی گشتی یاریەکە ئایا ڕیال مەدریدە و هەموو یانەکان دەخاتە و دۆخەوەیە خود نەخێر لیڤەرپول خراپ دەرکەوت بۆیە ڕیال مەدرید توانێ و سیناریۆیانەی وەرزی ڕابردوو لە سێ قۆناغی کۆتاییە تۆماری کرد لەم قۆناغی 16 دووبارەی کاتەوە بەڵێ دووبارە سڵاوی خۆی گەورەتان لێوێ پێشەنگ سڵاو لە کاکبڕیاری خۆشەویست هەڵبەتە یعنی ئەوەی کە لە پرسیارەکەت حاڵی بووم بەڕاستی بارودۆخی یاری نێوان ڕیال مەدرید و هەروەها یانەی لیڤەرپول یان دروستتر بڵێن لیڤەرپول لەبەرەوەی لە ناو یاریگای ئەنفیلد بوو یعنی من بەڕاستی ئێمە کۆچین ڕەنگە هەمومان کۆک بین لەسەرەوەی کە بەڵێ ڕیال مەدرید گەورەترین یانەی ئەوروپایە گەورەترین یانەی دەکرێت بڵێن جیهانە بەهێزترین و پاڵێوراوترین یانەی ئەم پاڵەوانەتەیە کە چامپیۆنز لیگە خۆی پاشای ئەوروپایە ئەمانە هەمووی دروستە و ڕیال مەدرید کە بە بەردەوام کە بەشداری لەم پاڵەوانەتەیەکە ئەگەر بە هەر جۆر و چۆنیەتی و پێکاتەیەک بێت پاڵێوراویشی ڕاستەقینەیە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە بەڕاستی یاریەکەی بەرامبەر یانەی لیڤەرپول ئەتوانم بڵێم خودی شکستی کلۆپ و لیڤەرپول بوو کە ئەو زاڵبوونە تەواوەی یانەی ڕیال مەدریدمان بینی بە تایبەتی و متمانە بەخۆبوونەوەی یانەی ڕیال مەدرید دروستە ینی زۆر ینی ئاساییە کە تیپێکی گەورەی وەکو ڕیال مەدرید بەو شێوازە بگەڕێتەوە بەڵام نەک بەوەی کە 5 گۆڵ تۆمار بکە ینی ئەمە شکستەکەیە بەڕاستی من ینی لە چەند خاڵێکی بچووکە کۆ یەکەمەوە خاڵی یەکەم لە پێش هەموو شتێکی یۆرگن کلۆپ کە ئەم ڕاهێنەرە دەرسی لە شکستەکانی پێشووی بەرامبەر خودی یانەی ڕیال مەدرید وەرنەگرتووە کاک پێشەنگ ینی تۆ لەگەڵ ئەبێ واقعبین بی لەگەڵ تیپی بەرامبەرە پلان و پێکاتە بگۆڕی ناکرێ هەتا کۆتایی دنیا هەر یاریەکرد هەبوو تۆ هەر بە شێوازی 4-3 و هەر بە شێوازی هێرشبەری ڕەها و هەر بە شێوازی فشاری بەرز بۆ تیپی بەرامبەر یاری بکەیت ئێخۆ ئەمە لەگەڵ ئەو پەرڕێزم لە خولە نە ساوثامتنە نە یعنی یانەی فولهامە نە برایتنە نە هەرچەنە لەوانیش ناباتەوە ئێستا ئەمساڵ بەڵام لەگەڵ ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەمە ڕیال مەدریدە تۆ بێ 2 گۆڵە تۆمار کردووە واقعیەتی حاڵ ڕەنگە ینی بە نمونە وەربگرین ئەو خاڵێکی گرنگ هەیە لە نێو ئەوەی کە ئەبێ ڕاهێنەر چارەسەری بکات یعنی لە پێکاتەیە من ئەگەر متمانەی 100% بە یاریزانێک نەبێ ناکرێ یاری پێ بکەم لە یاریەکی وا گەورەیە من لە بەدرێژایی ئەم وەرزە دەیاری 12 یاریم بینیوە ئەو یاریانەی کە جۆ گۆمێز یاری کردبێ خراپترین یاری کردووە تەنانەت لە خولی ئینگلیزی لەگەڵ ئاسانترین تیپیشە تۆ ناکرێ لە ئەمە بەراورد بکەیت بە ئەزمموی یاریزانێکی وەکو ماتیب ئەمە خاڵی دووەمەوەیە کە مەرج نییە تۆ ئیلا ئەو داواکاریی کە ئەتەوێ
بیسەپێنیتە سەر یاریزانەکان بە نمونە یعنی بە درێژایی کاتی یاریەکە من 12 تۆپم زیاتر بینی هەمووی لە بەرگری ئەگەڕایەوە بۆ گۆڵپارێز ئێلیسن. ئەلیسن ئەم کارکتەرە ڕاستەقینەیە نییە لە گۆڵپارێزیا وەکو ئەوی کە گۆڵپارێزێکی بە نمونە سوپەر وەکو مانوێل نوێر بیکە یان تیرشتیگن بیکە یان تاڕادەیەکی زۆر ئێدرسن کە ئەمانە لە لێدانی قاچە باشن ینی جیاوازی لە نێوان گۆڵپارێزێکەوە بۆ گۆڵپارێزیشکەیە کە تۆ ئەم هەڵەیە ئەەکەی تۆماتیچیەن ئەمە بێتە هۆی ڕوخانی خودی یاریزانەکە یعنی قسەیەکی زۆر جوانی ینی یاریزان کۆرتوا هەبوو کە لە دوای یاریەکەوتی من کە هەڵەکەم کرد هەموو یاریزانانی ڕیال مەدرید پشتگیریان کردن بەڵام کە ئێلیسن هەڵەکەی کرد یعنی تەواو تیپەکەی بە یەکجاری ڕوخان لەبەرەوەی کە ئەم ڕوحیەتە لە نێو ماڵی مەدریدا نەبوو بڵێ بمێنێتەوە تۆ ئۆکەی ئەگەر یەکسانەبی یان تەنانە لەگە ئاشدۆڕەی 3-2 بدۆڕێ بەڵام نەک 5-2 بکە شتێکی وای تێدا نەمێنێتەوە بۆ یاریگەڕانەوە بۆیە بە شێوەیەکی گشتی بەڕاستی من بەرپرسی یەکەم یۆرگن کلۆپ یانی ئەزانم وەکۆڵەی هەموو ینی شکستەکە زۆرینەی لەسەر شانی ئەوە لەبەرەوەی کە ئەو یاریزانەکان ڕادێنێ و تۆ بە درێژایی 5-6 یاری ڕابردووە لە بەرامبەر ریال مەدرید یاری کردووە هەتا خۆی لە خودی چاپێکەوتنی پێش کۆنگرە ڕۆژنامەنووسی پێش یاریەکەی وتی من سوورەزانم ئێمە لە بەرامبەر ریال مەدرید بە هێرش برن دەست پێەکەین هێرش لە دوای هێرش بەڵام مەرج نییە ریال مەدرید کە لە باشترین ئاستی خۆشی دابێ بۆ ئەوی بباتەوە هەر ئەباتەوە ینی ئەکەواتە ئەم بارودۆخی کە تۆ خوڵقاندوتە ئێخە تۆماتیچیان خۆی لە خۆیان تیپەکەت ئەو ورەی نامێنێ ئەمە خاڵی دووەمەوەی بەڕاستی من ینی کاک پێشنگ ئەگەر بە وردەکاری سەی یاریەکە بکەین تیپێک ئەگەر گەورەترین کێشەی لە بەرگریانە بێت ناکرێ لە دوای 5 گۆڵ لێ تۆمارکردن تۆ ئینجا لە خولەکی 72 ماتی بێنیتە ناو یاریگا و گۆمێز دابنی شوێنی کە بیانی بە بۆچوونی من هۆکاری 3 لە گۆڵەکان یاریزان جۆ گۆمێز بوو ئەمانە هەموو بەشێکن لە وردەکاری یاریەکە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە ئێمە گەورەی ریال مەدرید هەڵبەتە ناشارینەوە و ریال مەدرید لەم پاڵەوان تێ لە بەرامبەر هەر تیپێک یاری بکات ئەو واقعەیە کە خۆی ئێوێ ینی ئەتوانێت جێبەجێ بکات لەگەڵ هەموو ئەمانەشە بەڕاستی پێویستە ینی یۆرگن کلۆپ دەرز لەم شکستانە وەربگرێت لە یاریەکەەوە بۆ یاریش کە بارودۆخ زۆر ئاساییە تۆ بە نمونە هەر بە 4-3-3 ناتوانین سەرکەوتوبی بیکە 3-5-2 ئاساییە ئەگەر بە 3-5-2 ناتوانین سەرکەوتوبی بە نمونە بێمانە پێشوەختە تاقی کرابێتەوە ئەگەر بەمە ناتوانین سەرکەوتوبی بۆ چونکە لە باڵی بەڕاستی یاریزە ئارنۆلد و جۆ گۆمێز ینی وەکۆڵەی ڕەهایەتیەک بۆ ریال مەدرید فراهەم کرابوو کە تەنانەت لە خولیشە لە بەرامبەر مایۆرکا و تیپەکانی تریش بەو شێوازە بۆی ینی ناچووە سەر بۆیە پێویستە تیپی بەرامبەر چۆن مامەڵاکە تۆش بە هەمان شێواز مامەڵە بکە دواتر ئێمە ینی مێژووی خولیانە پاڵەوانەکان ئەزانین هیچ یاریەک ناکرێتەوە بە یاریەکی یەک یاری لە دەستی بدەیت بەڵکو هەموو یاریەکان چون و گەڕانەوەی بای ئەوەی تیابیەوە کە تۆ بچیتە نێو یاریگای سانتیاگۆ تااقەتی ململانێت هەبێ ئێستا ینی من بم ئەگەر لەجێی خولی بەو شێوازە بەڵام هەڵبەت جێگەی سەرنج بووە لە بەرەوەی دویانەی بەهێز لە دوو خولی گەورەی ئەوروپا و ڕوبەڕوو بوونەتەوە بایەوەندە هەڵی دەگرێمە تیشکی زیاتری بخینە سەر بڕێ ئەگەر کۆمنتێکا تۆ سەرنج دەبێت ئاکۆڕەسوول لە کۆمنتە باز لەوە دەکات کلۆب لە دۆرتمۆند کۆمەڵێک ئەستێرەی پێ بووە ئاپێکاتەکە هێندە مامناوانەوە باز لە لیڤاندۆڤسکی و ڕیوس و هۆمۆزەکە هەموو تیپێگەسە بیگری یعنی سێ لەو یاریزانانەی تیا سێی ناپۆلیکی دوایەکە بینە سەری هەر سێ یاریزانی وهای تایە وەکو ئەو سەردەمەی دۆرتمۆند وابێت بۆیە پێم وانی ئەو کاتە دۆرتمۆند پێگاتیەکی هێندە تەواو تۆکمەی پێبوو بێت بەڵکۆ کلۆب بووە کە توانیەتی دۆرتمۆند بگەێنێت بە یاری کۆتایی یانە پاڵەوانەکان کاک مەحموودیش بازەوە دەکات پێی وایە ترس لە ڕووی دەرونیەوە کاریگەری بەرامبەر ریال مەدریدەیە بۆیە ئەگەنا ڕیا بۆ شوێنیە خۆمە بۆ ئەمە گەورەی ریال مەدریدە و ئەم ترسە کە لە دڵی ڕکابەرەکان یا دروستی دەکات حتمما ئەمە خاڵێکی بەهێزە بۆ خودی ریال مەدرید کەوا دەکات هەمیشە بەرامبەرەکانی ترسیان لە ڕوبەڕبوونەوەی ئەو تیپە هەبێت ئەم دوو کۆمنتی تیا بکە سەرنجی ڕاکێشا مەگەر کۆمنتی دواتریش هەبێت لە دوایە بەپێی کات وەڵامی کۆمنتەکان ڕاستە خۆیمەوە لای تۆ دەچینە سەر یاری مانچستەر سیتی و لایپزیگ مانچستەر سیتی لەگەڵ پێپ گواردیۆلا تەواوی شتەکانی بەدەستهێناوە بڕوام وایە ئەوەی کە ئێستا ئیدارەی یانەکە وەهاندەرانی یانەکە و سەرۆکایەتی یانەکە لە پێپ گواردیۆلایانەوێ تەنها چامپیۆنز لیگە خەونی مانچستەر سیتی دەتوانین لەم ڕوبەڕوونەوەیەوە ئەوەمان بۆ دەرکەوێت کە ئەم وەرزەش
ئەم تۆمۆحە لە میانێدا نابینرێت و ئەم توانایە لە میانێدا نابینرێت کە ئەو نازنە ئەو بەدەستبێنێت یاخود نەخێر بەهێزی لای پزیک وای لەمان سەرستی کرد و یاریگای یان ئەڵمانەکە وای لەمان سەرستی کرد نەتوانێت سەرکەوتن تۆمار بکە. وڵا پێشەوەی باسی یاریەکە بکەم یەک دێری بچووک لەسەر چامپیۆنز لیگ بە شێوەیەکی گشتی تۆ لە چامپیۆنز لیگدا مەرج نییە لە هەموو یاریەک باشترین ئاستی خۆت پێشکەش بکەیت بەڵکو مەرج ئەوەیە واقعیانەترین تیپبی لە ڕووی مامەڵەکردن لەگەڵ تیپی بەرامبەرە بە نمونە ئێستا یاری نێوان مانچستەر سیتی و لایپزیگت باس کرد بارودۆخەکە لە ناو یاریگای یعنی ریدبۆل ئەرینا ڕەنگە زەحمەت بێ بۆ یانی مانچستەر سیتی کە سەردانی ئەو تیپەی کردووە لە گەیم یەکەما زۆر باش بووە گۆڵێکی تۆمار کردووە دەرفەتی باشی بۆ ڕەخساوە نەیتوانیەوە گۆڵی تر تۆمار بکە لە گەیمی دووەمدا گەڕانەوەیەکی پێوە دیار بووە یعنی گۆڵەکە کە تۆمار کراوە جێشک و گومانی فاولی تێرا بووە لە دوا ساتەکانە تۆپێک بەردەستی یاریزانانی لایپزیگەکەوێ شک و گومانی بە هەمان شێوازی لێدانی سزایە ئەمانە ینی بە شێوەی گشتی لە نەوەت خولەکی یاری یەکەما هەبووە بەڵام لە یاری گەڕانەوەیە من لەو بڕواەتانیم کە ئەم لایپزیکا ئەو نەفەسە درێژەی هەبێ بەرامبەر یانەی مانچستەر سیتی بە تایبەتی کە گەڕانەوەی یاریزان کیڤن دی بروینی ڕەنگە یەکێک بێت لە کارێکتەرە هەرە سەرچەکان کە ئێستا بە تەواوەتی بە یانەی مانچستەر سیتیەوە نەبوونی پێوە دیارە بۆ چونکە تۆ پاسەکانی دی بروینی لەکوێ پاسەکانی ڕۆدری و گۆندۆگان تا ڕادەیەک لەکوێ بارودۆخەکە جیاوازە بێ بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشە من هێشتاش مانچستەر سیتیم پێ لە یەکێک لە بەهێزترین پاڵێوراوەکانە لەبەر ئەوەی کە وەکو گوتم لە چامپیۆنز لیگدا مەرز نییە تۆ ئیلا لە هەموو یاریەکان پێرفێکت بیت و سێ چوار گۆڵ تۆمار بکەیت و بە ئاسانی سەرکەوتن تۆمار بکەیت و بگەیتە قۆناغیداری بەڵکو ڕەنگە وردەکاری سیمای پاڵەوان بوون بۆ چامپیۆنز لیگ بە مانچستەر سیتیەوە دەرەکەوێت بەڵێ من لەو بڕواەتام یەکێکە لە تیپە پاڵەوانەکان پاڵێوراوەکان بۆ بوون بە پاڵەوان هەرچەندە لە ژیانیان نەبووتە پاڵەوانی چامپیۆنز لیگ بەڵام ئەمە هەمووی تەدریجیە مانچستەر سیتیمان بینی پاریس سان ژێرمانمان بینی هەمووی هاتن و یاری یەکەمیان کە گەیشتنە یاری کۆتایی دۆڕاون ئێستا ئەزمونێکیان وەرگرتووە بەڵام لەگەڵ ئەوەشە واقعیەتی تیپ یعنی واقعیەتی تیپ زۆر زۆر گرنگە من لەو بڕواەتە ماستی ئەم قۆناغە ببڕێ ینی قۆناغی هەشتم چارەکی کۆتایی ئەکەوینە ناو مانجی ئەپرلەوە لە ناوڕاستی مانجی چوار ئەو کاتت مانچستەر سیتی ڕەنگە بە ئاقارێکی زۆر باشترا بڕوا بە پێچوانەشەوە ڕەنگە خراپ بێ بۆ چونکە دووڕیانی هەم پریمەرلیجی بۆ ڕوونەبێتەوە هەمیش لە چامپیۆنز لیگا ئەزانێ ئەگەر سەرکەوێ ئەکەوێتە بەرامبەر چیە لەگەڵەوەشا تۆ ینی گرنگە بزانی بەوەی کە لەگەڵەوە پەرڕێزم بکەویتە بەرامبەر بەنفیکا زۆر جیاوازە لەوەی بکەویتە بەرامبەر ریال مەدرید یعنی بۆیە چامپیۆنز لیگ ئەوەی خۆشە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکیکە بارودۆخەکە ئەرز و ئاسمانە گۆڕێ بۆ چونکە ئێستا ئێماوەی بینیمان لە قۆناغی کۆمەڵەکانە تیپە بۆ زۆر زۆر باش بووە بەڵام لەم قۆناغەیە بەو شێوازە باش دەرناکەوێت بۆیە لە قۆناغێکەوە بۆ قۆناغێشکە لە چامپیۆنز لیگە بارودۆخە گۆڕێ و مانسیتیش بەڵێ یەکێکە لە پاڵێوراوەکان شان بەشانی ریال مەدرید و بایرن میشن برار ئەوەی کە من سەرنجم داوە ئەم وەرزە لە خولی ئەڵمانی ڕکابەرەکە زۆر قورسە لە پلی یەکەم بۆ شەشەم هەڵە نەبم 4 بۆ 5 خاڵ بینی با بڵێن ڕیزبەندیەکەی ئەوەی کە فرانکفۆرت لەم قۆناغەیە بینین لایپزیگە بینین بایر میونخە بینین پێمان ناڵێت ئەم تیپانە تیپی سەختن و ڕەنگ نییە وا بە ئاسانی خۆیان بدەن بەدەستەوە ئەوەی لایپزیگ بەرامبەر سیتی کردوێتی تۆش هاوڕای لەگەڵ کاگاسام کە نەخێنمان سەر سیتی دەتوانێت لە یاریگای خۆی زۆر بە ئاسانی هاوکێشەکە پێچوانە بکات لە سەرنج یەکەم تۆ دەست پێ بکەم بەڵێ بوونیەمیانە ئەڵمانیانە و بوونی سیانی ئیتالیش و بوونی یەک یانە ئیسپانی ئەومان پێ دەڵێکیانەکانی ئیتالیا ئەڵمانیا تا ڕادەیەک بەراورد بە دەوەرز پێش سەگەشیان کردووە لە بەرامبەردا ئیسپانەکان پاشەکشیان کردووە ئەوە گە لەسەر وەرەقەش سێریکەین ئەوەی کە بینین کلۆبروز جگە لەو ئەنای ئەو یانانەی دیکامی یانەی ئامادەن بۆ یەگەر بۆ منە لە گێمێک شابێ ڕکابەری بکەن تەسلیم نابن بە ئاسانی سەبارەت بە یاری لایپزیگ و مانچستەر سیتی تایم یەکەم لایپزیگ بەو جۆرە نەبینی کە ئاستی باش پێشکەشکات ئاستی باش کاک پێشەوەگەوەی کە دەرفەتی گۆڵی باشی هەبێت دەرفەتی گۆڵی زۆری هەبێت نزیک بێت و لە یاڵی سزای مانچستەر سیتی ئەمە بە باش نابینین تۆ لە یاریگای خۆتە نێڵی مانچستەر سیتی کۆنتڕۆلی تۆپکە یان فشاخی دەسەر مانچستەر سیتی لەبەرەوە یاریگای خۆتە لە یاریگای گەڕانەوە بەڵێ منیش دەڵێم مانچستەر سیتی مەترسیدارترە و ئەم یاریەش دی بڕۆین یاری نەکردووە کە
هەڵسوورێنەری یانەکەیە و نەبوونی دیبڕۆین واتە ئەوەی کە یانەکە نەقسێکی زۆری هیچ جایزای ناتوانانی پڕیکاتەوە گۆندۆگان یاری نەکات بێنادۆ سێڤا لە شوێن یاری دەکات جاگریریش یاری نەکا فۆدێن یاری دەکات ڕاز محرز یاری نەکا فۆدێن یاری دەکاتە بەدی لێوانی دیکە هەیە جگەل لە دیبڕۆین و زائیدەن هالاند ئەگەر بۆ ستایلەی هالاند یاری بکەن ئەگەر نا ئەگەر جولیان ئەلڤارێز یاری بکە بە ستایلی جولیان ئەلڤارێز یاریکەن لەبەرەوەی مانچستەری تیپێکی سیستەماتیکە ئەگەر یە زۆر ئەو پێوەی دیار نەبێ بەڵام هەمیشە یاریکردنی هالان مەترسیدارترە بەڵێ لە یاری گەڕانەوەیە مانچستەری ئەبێت بەهێزتر بێت بەڵام لە تایمی دووەمیشدا مانچستەری پاشەکشەی پێوە دیار بوو ڕۆحێتی یاریکردنی تێدا نەما وای کرد کە لایپزیگ لە دوای گۆڕانکاریەکان بێتە پێشوانێ و گۆڵەکەش تۆمار بکەنەوە و یان جامەکە یەکسان بکەنەوە یەک خاڵەیە لە مانچستەریدا بەراورد بە وەرزی ڕابردوو یان وەرزی ڕابردووتر باڵەکانی بەرگری ئێستا بەشداریکی کارایان نییە لە هێرشەکان بە تایبەتی لە دوای ڕۆژنی جواب کانسێلوانێ باڵی چەپ ناتوانێت بەشداری هێرشەکان بکەوە باڵی چەپ ئەو لایەنە تاکتیکیەی کە گواردێرا جێبەجێ دەکات و دێتەوە ناوەندی یاریگا و بەرگریکارەکان دەبن بەستیان و ناوەند دەبێت بەستیان و هێرشبەرەکان دەبن بە چوار سێ چوارەکەی مانچستەری ئەمە ئێستا جێبەجێ ناکرێت بۆ لەبەرەوەی جوان کانسۆلەی توانێت ئەمە جێبەجێ بکات بەڵام لە غیابیەمدا تا ئێستا یاریزانەکانی دیکە نەیانتوانێت بۆ جۆرە بێنە پێشوانێ کە توانێت وەرگرتنی تۆپیان نەبێت کوالیتی باشیان نەبێت بە تۆپەوە بڕۆن تۆپ دابش بکەن بۆیە لە مانچستەریدا بەڵێ ئێستا هەم گرفتەیە هەم ئومێدی ژەیە لە یاریگای ئیتیحادا بتوانێت ئەنجامەکە ڕاست بکاتەوە کاگا سامێ وەلای جەنابەت یانە ئیتاڵیەکان بە بەراورد بە وەرزەکانی ڕابردوو دەتوانین بڵین ئێستا بارزتر یا گەورەتر دەبینرێن و لە نێویاندا ئەگەر تشک بخێنە سەر ناپۆلی کە سەرڕایەوەی بە لە خولی ناوخۆی وڵاتەکەیە بە جیاوازێکی زۆر لە پێش ڕکابەرەکانیەوەیەتی لە چامپیۆنز لیگیش تا ئێستا زۆر باش دەرکەوتو و لە فرانکفۆردی بردوتەوە لەم قۆناغە و لە یاری چوون سەرنجی تۆمەوە لەسەر یانە ئیتاڵەکان بەگشتی و لە نێویشیانە بە تایبەت ناپۆلی دەتوانن چی بکەن؟ وڵا بە شێوەیەکی گشتی یانە ئیتاڵیەکان بەرەو پێشچوونیان بینیوە بەخۆ بینیوە یانەوە تا بینین لە چامپیۆنز لیگا و لە ئێوروپا لیگا و لە کۆنفرانس لیگی شاتەنانەت لە هەر سێ پاڵەوانێتەکە سەرکەوتون بە زیاد لە دوویانەش یانی سەرکەوتون بۆیە ئەمە گرنگە تیپەکانی ئیتالیا بەرەو پێشچوونێکی باشیان بەخۆ بینیوە بەڵام لەگەڵ ئەمەشە ئێبە ئەبێ ئەوە بەڕاستی ئەوە نەشارینەوە کە واقعیەتی ڕوبەڕووبوونەوەکانیان لە تیر و پشکەکەدا هاوسەنجی بۆ یانە ئیتاڵیەکان دروست کردووە بە نمونە ناپۆلی بەرامبەر تیپێک کەوتووە کە فرانکفۆرتە بە هەموو پێوەرێک لە فرانکفۆرت باشترە یانەی ئینتەرمیلان بەرامبەر پۆرتۆ کەوتووە کە ئینتەرمیلان ینی نزیکەی هەشتا خولەک بە بێگۆڵ لە ناو یاریگای خۆشیان یەکسانە بێ بەڵام لە دوا دەخولەکە کە بارودۆخی پۆرتۆ خراپە بێ و کارتێکی سور وەرەگرێ و اینجا ڕۆمێرۆ لۆکاکۆ بە چێشە زۆرەوە گۆڵێک تۆمارەکە یارەکە یەک لاکاتەوە یان بارودۆخی میلانیش لەگەڵ ینی تۆتنامە کە بە گۆڵێک گەباتەوە و یاریەکە زۆر ئەوەنە وەکۆڵەی کراوە نابێت یاریێکی داخراوە تا ڕادەیەک لە نەبوونی کۆنتیا ڕەنگە ینی ئەمە دەرفەتێک بوو بێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەمە نابێت لە توانایانە ئیتاڵیەکان کەمکەینەوە بەڵام یەک خاڵی زۆر گرنگ هەیە ئەوش ئەوەیە کە پێویستە ئەم باشبوونە ئیدامە پێ بدرێت لە یارەکانی گەڕانەوەیە من لەو بڕواتام کە ناپۆلی ئەو ئاستە بەرزەی کە هەیەی هەم خولی ئیتالیای پێ بەدەست دێنێ هەم لە یاریەکانی چامپیۆنز لیگیشە ئەبێتە ژمارەیەکی باش بە تایبەتیان توانێن قۆناغە ببڕێ لە قۆناغی هێشتا مایتر دیار نییە ڕوبەڕووی چێ بێتەوە لەگەڵ ئەوەشە بەڕاستی ئومێدم بە یانەکانی ئەیسی میلان و ئینتەر میلان نییە هەرچەندە ئەیسی میلان دووەم گەورەترین یانەی مێژووی چامپیۆنز لیگە لە دوای ڕیال مەدریدەوە و ئینتەر میلان تیپێکی زۆر باشە بەڵام ئەم دوو تیپە لە ئێستاە لەو بڕوایەتانین بتوانن ڕکابەری لەسەر نازناوەکە بکەن بەڵام بە شێوەیەکی گشتی بەڕاستی ناپۆلی ڕێکخراوترە ناپۆلی تیپەکە کۆمەڵێک یاریزانی زۆر باش هاتوونەتە پێش کە هەم لە نرخیان لە بازارەکانی جیانە زۆر بەرز بووتەوە هەمیش خۆیان کواڵەتیان زۆر بەرزە یانی تۆ سەیری ڤیکتۆر حوسەیمینەکەی کە گۆڵکاری خولەکەیە خولی ئیتاڵیا 8 گۆڵی هەیە سەیری کڤارەتسخێلیاکەی کە ئەسیستکاری خولەکەیە کە 9 ئەسیستیە کە ئەمانە بەڕاستی ژمارەی قورسن لە سیریایە تۆمار کراوە بۆیە بە شێوەیەکی گشتی وای بۆ چم کە یانە ئیتاڵیەکان
هەنگاوی باشیان ناوە بەڵام یعنی لە چاو ساڵانی ڕابردوو باشن بەوەی کە ساڵانی ڕابردووەمان بینیت بە دەگمەنتی پێچانە گەیشتە قۆناغی شانزەیان هەر نەئەگەیشت بۆیە ئێستا کە سێتی لە قۆناغی شانزەن و ناپۆلی زۆر ینی بربژێرە اینجا بە دوای ئەوانەوە ینی ڕەنگە ئینتەر میلان و ئێسی میلانیش بتوانین لە یاریگەڕانەوە شتێکی باش بکەن ئەمانە دەکرێت لە ینی بوونیان لە قۆناغی هێشتم خۆی لە خۆیدا بەرەو پێشچوونێکی باشی پێوە دیار بێت. دەست خۆش کاگەسە بڕێژیان سەرنجی تۆ لەسەریان ئیتاڵیەکانەوەی وڵاوی کە کاگەسان باسی کرد ڕاستە یانی ئیتاڵەکان بەرامبەر ڕکابەری بەهێز یاریان نەکرد بەڵام لە ڕابردوودا هەر بەرامبەر ئەمانە ژیاریان کردایە یان یەکسان دەبوونیان دوو ڕوبەڕوو شکست دەبوونەوە بۆنە ئەگە دەوەرز پێش سەمان لە بیر بێت دەوەرز زیاتر 12 وەرز پێش ئێستا ئەیسی میلان بەرامبەر توتنهام یاری کرد و شکستی هێنا بەڵام ئێستا دەبینی ئەیسی میلان ڕکابەری دەکات و بە ئاستیش ئاستێکی باشی بەشش کردو ئەمە بەشێکی کاک پێشەنگ پەیوەندی بە لێهاتووی یانەکانی ئیتاڵیاوە هەیە لە ماوەی 5 وەرزی ڕابردوو لە گرێبەستکردندا وەرزی 2017 ئاماژەم پێکرد کە یانەکانی ئیتاڵیا لە هەنگاوناندان بۆ ئەوەی بگەڕێنەوانێ بەڵام ئەرکیان زەحمەتە تۆ سەرنج بە لە ماوەی 5 ساڵی ڕابردوو یانەکانی ئیتاڵیا جگە لە گرێبەستی کریستیانۆ چ گرێبەستێکی زەبەلاحیان کردووە گرێبەستی زەبەلاحیان نەکردووە ئەوەی کە ناپۆلی کردوێتی کۆلێباری فرۆشتە بە 40 میلیۆن من جایکی مێناوە لە خولی تورکیە نزیکەی بە 13 میلیۆن بەڵام ئێستا ئەم یاریزانە لە هێڵی بەرگری زۆر ئاسی باشترە لە کۆلێبارێک کە لە چێلسی یاری دەکات کڤارەیان هێناوە بۆ شوێنی ئینسینی بە ڕەپارێکی زۆر کەم لە ئەیسی میلان ڕەفالیاو بە پارێکی زۆر کەم کراوە مەلیک زیاو کە لە هێڵی بەرگری بەرامبەر توتنهام یاری کردووە وەکو بەرگری کاری میلان باشترین ئاستی پێشکەش کردووە وەرزی ڕابردوو لە سەرەتای وەرز لە شالگۆ کڕیانە بە نزیکەی 2 میلیۆن یۆرۆ شتێکی لەو جۆرەیە نا ئیتاڵیەکان بە کەمترین پارە لەم دوایە دەتوانیوانە ئەستێرەیەکی ون بدۆزنەوانێ بیدرەوشێنەوە ئەمە خاڵی بێزی یانی ئیتاڵەکانە لە چەند وەرزی ڕابردوودا کە کاریان لەسەر کردووە ئەوەی سەبارەت بە یاریەکەی ناپۆلی فرانکفۆرت یانێکی لاوازنێک کار پێشنگ بە تایبەتی هاندەرەکانی وەرزی ڕابردوو بیرمان بێت بەس بۆ ناو یاریگای نیوکام نزیکە 40,000 هاندەر ئامادە بوو لە بازای ڕەشا بلیتیان کڕی بوانێ و تەنانەت هەڵایەکی زۆری لەسەر یانەی بە شۆنە دروست کرد هاندەرێکی زۆر باشیشی هەیە لە یاریگای خۆشە یاری کرد ویستیشی بە هەمان پلانی ناپۆلی بە 20 مەتر لە دەروی هێڵی سزاکەی بەرگری بکات وەکو ناپۆلی هەردوو لایەن یاریگایان بچوو کردبووانێ جیاوازەکە لە چیا بوو فرانکفۆرت هێرشی برد بەڵام بەرگریکارانی ناپۆلی لاتوو بنەوەی کە پشتەوەی خۆیان چۆن بە زووی داپۆشن لە 2 بۆ 3 هێرشا فرانکفۆرت ئەگەشتە نزیگەڵی سزا و بەرگریکارانی ناپۆلی بۆ پێی کە ئەم وەرزە بۆ ستایل یاریان کردووە ئەزمونێکی باشیانە بووی کە نێڵین هێرشەکانی فرانکفۆرت بگاتە گۆڵەکان بەڵام لە دوای خولێکی 15 کاتە گێرشەکانی ناپۆلی دەستی پێکرد بەرگریکارانی فرانکفۆرت لەو کوالیتیا نەبوون کە بەر بە خێرایی ئاوسێمین و کڤارا و لۆنزانۆ بگرن ئەوە بوو گۆڵی پێشتر لێدانێکی زای دروست کرا ئاوسێمین کڤارا گۆڵی نەکرد دواتر گەیشتە سەر گۆڵی تۆمار کرد لە ڕێگەم خێراییانە تایمی دووەم سپالێتی بە ئۆزمونەی کە لە چەند وەرزێکا لە ئیتاڵیا هەیەتی یاریەکەی تا ڕادێ خاو کردەوە تا کاتێک کارتە سوورەکەی فرانکفۆرتی لێبەرهەمات لە دوای کارتە سوورەکەوانێ هەموو شتێک بۆ ناپۆلی ئاسان بوو دوو بە هیچ لەناو یاریگای یان ئەڵمانەکە داهاتوۆتە دەروانێ ئەم وەرزە ناپۆلی تیپێکی مەترسیدارە لەسەر ئاستی ئەوروپاش لەبەرەوەی بە پێی سایتی ئۆپتا بە ڕێژەی لە 9.5 خولی ئیتاڵیەک لای کردوێتەوە تا سەرقاڵی خولی ئیتاڵی نییە ئەم ڕێژەیەش کە دایناوە سایتی ئۆپتا حساباتی بۆ یاریەکانی ئەیسی میلان و ئینتەر میلان و ڕۆما کردووە کە ماویانە لە نێوان خۆیانە چەند خاڵیت لە دەزێن و ناپۆلی چەند یاری ماوە دەڵێ لە 9 ئەم خولەکەیەک لای کردوێتەوە بۆیە لە ئەوروپاش پێگاتێکی باشیەیە یاریزانەکان ئێستا ئەزمونیان هەیە ڕایەنەرەکەش زۆر واقعی لە ئێستای تۆپی پێڕوانێت بۆیە پێیەکی لە قۆناغی هەشتا لە قۆناغی هەشتیش کۆمەڵی گیانە هەند لەوانەیە ئاستیان لە ناپۆلیۆ نزیبێ یان دۆخیان وای کردبێت لە ئاستی ناپۆلیدا بن بۆیە نزیکەمیانێ بگاتە چواگۆشی زێڕی کاگا سامێنە سەر مۆمەکەی بەرشەلۆنە و فۆکەی مانچستەر هەڵبەت من چۆنەڵی ئەم یاریە وەکو یاریکی کۆتایی پێشوەختە لەم خولەدا با بڵێن بینیم لەبەرەوەی هەردوویانە شایستەیەوە بوون بچنە قۆناغەکانی پێشتر و تا یاری کۆتاییش بەڵامی تر زۆر جار چانسیش ئەم حاڵەتانە دروستەکە کە یانێکی بێز ناچارە بێ یاریگا جێ بێڵێ دەو بەرشەلۆنەی کە لە لالیگا ڕیاڵی بەگیر هێناوەوە گۆڵی زەحمەت لەسەر تۆمارە کرێەوە خاڵ زۆر بە زەحمەت لە دەستەیە بە پێچوانەوە
لا یۆرۆپالیگیش وەک چۆن پێشتر لە چامپیۆنز ماڵاوی کرد لە یۆرۆپالیگیش ماڵاوی کرد. ئەم هەلومەرجە ئەوەی کە خۆت زۆر جار لە قسەکانی پێشوو تا خوێنمەوە دۆخ یاریەکان وای کرد کە بەرشەلۆنەش لەم قۆناغەیە ماڵاوایی بکات یاخود نەخێر مانچستەر یونایتد لە ئێستادا دۆخی ئەوەندە سەقامگیرە و ئەوەندە چۆتە پێشەوە لەگەڵ تیناک گەر بەرشەلۆنەش نەبواریانێکی کە بۆیە دەیتوانی بلیتی قۆناغی شانزەی لێ وەربگرێت. بەڵێ وەڵا لەسەر یاریەکەی ینی قۆناغی وەکوەڵی پلەی ئۆفی گەیشتن بە قۆناغی شانزەی ئەوروپا لیگ ئەی من ناوم نابوو ئەم بۆنەیە یاخود ئەم قۆناغە لەم پاڵەوانێتیەدا ئەوەندە گەورە نییە بەڵام گەورەی مانچستەر یونایتد و بەرشەلۆنا وای کردبوو کە هەموو زوومەکانمان لەسەر ئەو یاریەیە بێ ئەکرا بەنمونە ئەگەر بێڕەحمی تیر و پشک نەبووایە ئەکرا لە قۆناغەکانی ینی درەنگترە ئەم ڕوبەڕووبنەوەیان ببینایە و ڕەنگە زەحمەتریش بووایە بەڵام ئەوەی کە بە شێوەیەکی گشتی لەسەر واقعیەتی یاریەکە باز بکەین لەبەرەوەی کە لەم قۆناغە گەیشتن بەیەگەیشتن و وابواایەکیشان ماڵ ئاوای بکە ینی لە نێوان ئەم دوو ڕیانەدا ڕێی سێم نەبوو بۆی کە هەڵی بژێرن بەنمونە لە کۆمەڵەکانە بواین یەکەم و دووەم لە دوای یەکوانیان شتێکی وە بەرشلۆنە بە بارودۆخێکا تێپەڕیەکە کەمێک بگەڕێنەوە لە قۆناغی کۆمەڵەکانە لە کۆمەڵە زەحمەتەکەی بایرن میشن و ئینتەر میلانە بوو کە ئەو کات پیکێ مابوو یاریە کرد ینی ئەوەی کە هاندەر ئێستا بینەری خۆشەویستی پەیام ئێستا لە یادێتی ئەو کاتێک کە ئەڵێ دەست بەرزەکاتەوە لە هەموو شتێک کۆنتترۆلە بەڵام کەچی تۆپەکە بە پشتی ئەڕوا و ئەبێتە گۆڵ بەرامبەر ئینتەر میلان یعنی ئەم بارودۆخانە ئەتوانم بڵێم ناوی لێ بنین قۆناغی بنیادنانەوەی بەرشلۆنە لە قۆناغی کۆمەڵەکانە کە ئەو کاتە فریای ئەوە نەکەوت کە لە یاریەکیش تەنانەت لە ئینتەر میلانیان لە بایرن باتەوە بۆ ئەوی بسەرکەوێ و واقعیەتی کۆمەڵەکەشی زۆر زەحمەت بوو بۆیە ماڵاوای کرد کە هاتە قۆناغی پلەی ئۆف بەگەیشتن بە قۆناغی شانزەی ئەوروپا لیگ کەوتە بەرامبەر مانچستەر یونایتدێک کە بە بۆچوونی من مانچستەر یونایتدەکەی تینهاگ بە درێژایی ئەم چەند ساڵەی ڕابردووە بە هەموو ئەو ڕاهێنەرانەی کە هاتوونە هێندەی ئەم سێ مانگەی تینهاگ کاری گەورە نەکراوە بۆ ڕێخستنەوەی مانچستەر یونایتد بە مۆرینۆشەوە کە سێ نازناوی بەدەستێنا بەڵام بارودۆخی تیپەکەی گوناحی مۆرینۆ نەبوو ئەو کاتە هەر ئەوەنە یاریزانەی هەبوو کۆمەڵێک یاریزانی دارشەقی هەبوو ئەمەی لەسەر ینی کورسی وە کۆڵەی سەیجەکە وەستا بوون ئەو کاتێک کە ئەوروپا لیگیان برد دوو نازناوی جامیان برد بەڵام بە دێڤید مۆیس و بە ڕاهێنەر ڕانگنیک و بە سۆڵشار کە زۆرترین ماوەمایەوە ینی بەمانە بە هەموویان مانچستەری بەم شێوەیە بوژاندەوە. بەڵێ ئێستا دێمە سەری بەڵێ اینجا مەبەستمەوە بوو باسی ئەمە بکەم بەڕاستی ینی ئیریک تینهاگ خاوەن فەلسەفەی تایبەت بە خۆیەتی و ڕاهێنەرێکی زۆر بوێرە ینی بۆ چونکە بەڕاستی هاتە مانچستەر یونایتدێکی لەبەر یەک هەڵوەشا و مانچستەر یونایتدێکی شێوا و مانچستەر یونایتدێک کە بەڕاستی ینی کۆمەڵێک ئاغای تیا بوو کە لەگەڵەوە پەرڕێزم بۆ ناوی وشەی ئاغا لە تۆپی پێ ئاڵێم کە هەر کەسەوە بۆ خۆی بوو لە نێو یاریگایە یعنی ئەمانەمان بینی تینهاگ هات ینی بە تەدریجی ئەمانەی ڕێخستەوە یەکەم کار ئەوەی کە وتی من ئەو یاریزانەی کە پێویستمە بەو شێوازە یاری بکە ئەگەر یاری بکات ئەوە ئەمێنێتەوە و برەوی پێدەم ئەگەر یاری نەکە ناچارە بێت لەسەر کورسی یەدەگدابێت چۆن دوسێ ڕۆژ لەمەوە بەرکە لە لێدوانەکەی برۆنۆ فێرناندزیش ئەمەمان بە واقعیت بینی لەگەڵ کریستیانۆ ڕۆنالدۆدا بابەتەکەی یەکلایی کردەوە لە بەرژەوەندی تینهاگ شکایەوە و کریستیانۆ یانەکەی جێهێشت لەگەڵ ماگوایرە ئێستا کەس نازانێ ماگوار لەکوێیە دوو ڕۆژەڵە پێکانی هەیە دو یاریترڵێ لێدەگە دو یاریترڵێ بانگ نەکراوە ئەمە کە ئەستێرە گەورەکانی یانەکەیە لەگەڵەوە شاچەند یاریزانێکی بە ئاسانی بەڕێکرد و ئەو یاریزانانەی کە بۆشی هات ینی ئێمە بسێت کە پێشەش یاری سەرەتا سوودی لە کاسیمیرۆ وەرنەگە لەبەرەوەی تازە گەیشت بۆ ئینگلتەرا و لە مانچستەر هێشتا بارودۆخەکەی نەگونجا بوو بەڵام کە بینی تیپەکە پێویستی بە کاسیمیرۆی ئاسایەک هەیە ڕاستەوخۆ ئێستا کۆڵەکەی سەرەکی تیپەکەیە سوودی لە گارناچۆ وەرگرتووە کردوێتە یاریزانێکی زۆر باش کە لە بەدیلێکی زۆر باشە لە بەرامبەر ئەمانەشە ینی من بەڕاستی هەرچەنە کۆمەڵێک ڕخنشم لە سۆشیال میدیا لێ گیرا لەوەی کەوتم
تاکە خاڵی ئیرکتین هاکە خراپ بێکردی بێتی ئەم هێنانی فیگۆرستە بوو کە بەڕاستی ئێستا بووە وەکۆڵیت بارێک بەسەر ملیانەی مانچستەر یونایتدەوە هەرچەنە لە هەنێک لە یاریەکانە ڕاستە ڕەنگە چانسی ئاوەری نەبێ یان مەسافە و پانتایی بۆ هاوڕێکانی دروست بک بۆی گۆڵ تۆمار بکە بەڵام مانچستەر یونایتد دەکرا سەرڕمێکی باشتری هەبووە ڕەنگە زۆر باشتر وایە لەگەڵ ئێستا و ئەو بۆندانەی کە کردووە شریت و سەرکی لیساندرۆ مارتینز کە سەیری مالاسیا کە سەیری تەنانەت وەکو گوتم ئەو کاسیمیرۆ کە سوودی لێبینەوە سەیری ئەنتۆنی کە ئەمانە هەموو کاری باشن بۆ تینهاگ کە کردوێتی لە سەروی هەموو ئەمانەشەوە بەڕاستی تینهاگ خوێندنەوەی زۆر واقعیانە و زۆر زیرەکانەی بۆ یاریەکە هەیە بنمونە ئێستا تۆ دوێنێ سەیری یاری بەرشلۆنە و یانەی مانچستەر یونایتد بکە لە گەیمی یەکەمە بەرشلۆنە زۆر باشترە گۆڵی تۆمار کردو هاتۆتە پێش فشاری هەیە ئەم تەواو هیچ کێشەی نییە پێی تێک ناچێت لە گەیمی دووەمدا بە یەک گۆڕانکاری لە خولەکی 45 ئەنتۆنی دێنێتە نێو یاریگا شوێنی یاریزان فیگۆرست بە هەمان ستایلی ئەو یاریەی کە لە گەیمی دووەما لە ناو یاریگای کامپنووا کردی لەم یاریەشا کردی و توانی دوو گۆڵیش تۆمار بکە و سەرکەوتنی بەسەر یەکێک لە تیپە هەرە باشەکان تۆمار بکە کە بەرشلۆنەی ئێستاە کە بە بۆچوونی من بەرشلۆنە گە بەرامبەریانەی مانچستەر یونایتد نەبووە لە بەرامبەر هەر تیپێکی تر بووە ئەیتوانی سەرکەوتن بەدەست بێنێت بەڵام زۆر بە کورتی لەسەر بەرشلۆنەش یعنی پێکانی بەشێک لە یاریزانەکان و ئامادە نەبوونی گاڤی و هەروە پێدری و عوسمان دیمبلی هۆکارێک بوو بەڵامی تر هۆکارە ڕاستەقینە و سەرچێکە ئەوە بوو کە نەکبەتی بەرشلۆنە کەوتبووە بەرامبەر مانچستەر یونایتد. دەست خۆش ئەوەی کە کاگاسان وتی تینهاگ یەکی لە هەرە کارە گەورەکانی ئەو بوو کۆتایی بە ئاغاتی هێناوە وتی من تەنها ئاغام لەمیانێ لە پاڵەمەیە خاڵی بەهێزی دیکە چیە لە مانچستەر یونایتد کە ئێستا مانچستەر یونایتدی جیاوازە بین نەکرد بەهۆی ئەوەی بەرشەلۆنەی دەرکردووە بەڵکو بڕوانە ڕیزبەندی خولی ئینگلیزیش هەڵکشانێکی باش و جیاوازی لەگەڵ مانچستەر سیتی دووەم 3 خاڵ و لەگەڵ ئەرسناڵ 5 خاڵ نوقتە بەهێزەکانی مانچستەر یونایتد چی؟ خاڵی بەهێزی مانچستەر یونایتد زۆرە گە دەستی بخینە سەریان گۆڕانکاریەکان زۆرن لە چەند بەرنامە ڕابردووشا باسم لە هەندێک کردو بەڵام ئەوەی کە باست کرد تینهاگ کە دەڵێت خۆم خاوەنی بڕیارم ئەمە خاڵێکی بەهێزە بەڵام ئەمە لە کوێ چاوی گرت لە یەکەم ڕۆژ کە گفتوگۆی لەگەڵا کرا ئەم ڕاهێنەرە بەم مەرجە هاتەیانەکە وتی من ناتوان وەکو ڕاهێنەرەکانی ڕابردوو بە خودی مۆرینۆشەوە کە داواکاریەکی هەبوایە بۆیان جێبەجێ نەئاکرد بەڵکو بژاردەیەکەمیان بۆ ناکرد دووەم و سێمیان بۆ جێبەجێ کرد کارگێری مانچستەر یونایتد یان بە ڕاستتر بڵێن خاوەندارەکانی خانەوادەی گلایزەرە لێرەدا کارە باشەکان کرد کەوا زیان لەوەی هێنا خۆیان یانەکە بەڕێوەبەرن لە ڕووی هونەریەوە لە ڕووی ئیداریە خۆیان نەتوان بەڵام لە ڕووی هونەریەوە دەبێت ڕاهێنەر بەڕێوەبرێت تینهاگ بۆ کەسایەتی کە هەیە بۆ ئەمەی سەپاند کۆتایی بەوە هێنا سۆرشایەرێک بێت هیچ داواکاریەکی نەبێت ڕاڵفێک بێت هیچ ئەزمونێک و کەسایەتێکی گەورە نەبێت ئەم هەو بە گەورەی دەسی پێ کرد بەڵام بەهێمنی بە قۆناغ دەسی پێ کرد سەرەتا بڕۆ سەری پێگاتەکانی مانچستەر کەروانێ ماگوایەر هەر سەرەکیە ڕاستەخۆ دووری نەخستوێتەوە هەڵایەکی ئەلامی لەسەر خۆی دروست کات هێدی کاری لەسەر پێگاتەکە کردووە و خاڵی لاوازەکانی چاک کرد تا وردەودا تیپەکە بەرەو سیستەم ڕۆشت بۆی کە مانچستەر یونایتد وەکو جاران بە ئاسانی تۆپ لە دەست نەدا و بە پێچەوانە شوانەیە بە زووی تۆپ وەربگرێتەوانێ لێرەدا کۆمەڵی یاریزان ئاسیان بەرز بتوانێت وەرزی ڕابردوو وارانمە جۆرە نەبووە ئێستا وەرزی ئەم وەرزە واران سەرکردایەتی هێڵی بەرگری دەکات لوکشاو گەڕاتوە سەر ئاستەی کە پێشتر پێشەی مانچستەر بیگوازێتەوانێ بۆ ئاسۆ دەرەکەوێتوانێ ڕاشفۆرد لە تیپی سیستەماتیکە ئەم یاریزانانە بەرەو پێش ئەچنەوانێ بۆیە کە تینها کردوێتی هێدی کردوێتی و ئێستا توانوێتی تیمەکە ڕێک بخاتەوە و ئەوەش کە وای کردو باڵا دەستی ڕایەنە نیشان بات خاڵی بەهێزە هەر یاریزانەی وەکوی کە کاگەسانیش باسی کرد لە لێدوانەکەی برۆنۆ فێرناندزا کە نیەنیەک ئاشکرا دەکات دەڵێت ئەو زۆر ڕاشکاوانەی داوای کاری زۆرمان لێکە کاری زۆر واتە مەشقی زۆر واتە جێبەجێکردنی ئەرکی زۆر لەناو یاریگادا جێبەجێیەکەی باشە ئەمێنیتەوانێ سەرەکی دەبیت جێبەجێی ناکەیت دەژی ئێستا کورسیە دەک هەر زۆر لاساری ئەەکەیدەوە بێیانەکە جێبێڵیت ئەمە زۆر وازح لە لای تینهاگ سەبارەت بە مانچستەر یونایتد ئەمە تا ئێرە ئەوەی کە سەبارەت بە یاریەکە بێت ڕاستە بەرشەلۆنە لە ڕووی پێگاتەوە پێکانی هەبووە دێمبڵیەکێکە لە یاریزانە کاریگەرەکان پێدری گاڤی بەڵام یەک واقع هەیە بۆ هاندەرانی بەرشەلۆنە هاندەرانی تۆپی پێ بەرشەلۆنەی دوای مۆندیال لە بەرشەلۆنەی وەرزی ڕابردوو باشترە بەرشەلۆنەی دوای مۆندیال لە بەرشەلۆنەی پێش مۆندیال باشترە بە تایبەتی لە ڕووی بەرگریەوە بەڵام تا ئێستا تیپێکی پێرفێکت نییە ڕاستە لە خولی ئیسپانی تەنها 7 گۆڵی لەسەر تۆمار کراوە
بەڵام مەگای لە چامپیۆنز بیگرین لە 6 یاریەکە 12 گۆڵ لەسەر تۆمار کراوە ئەم دو یاریە شوای لەسەر تۆمار کراوە 16 گۆڵ لاتە لاژ یاریەوە تا هێڵی بەرگری بەرشەلۆنا ئەوەی کە گەشەی کردووە لە ئیسپانیا گەشەی کردووە واقعیەتێکی ژەیە کە خولی ئیسپانی ئەم وەرزە پاشەکشەی کردووە و هێرشبەری زۆر باش لە خولەکەدا نەماوە تەنها یەک هێرشبەر هەیە بەرامبەر دوو هێرشبەر هەیە بەرامبەر بەشەوەنە باش بن لە ئێستای خولی ئیسپانیا ڤینیسیۆس و بنزیمەیە ئەوانیش ڕیال مەدرید لە قۆناغ یەکەم لە کلاسیکۆ یەکەم 3 گۆڵیان لەسەر تۆمار کردن بۆ ستایلی کە چەند وەرزێک گۆڵیان تۆمارکەن بەڵێ بەشەوەنە پاشەکشەی کردووە جێگەی ئومێدا هینە ببوورە گەشەی کردووە بەڵام گەشەکردنەکەی بۆ چەشنە نییە کە بڵێن ئیدی ئەمە هێڵێکی بەرگری زۆر بەهێزی وەکو ئامارەکان زۆر جاوەکو شیکنەوە ئەوە بەکاردێت دەڵێن ئەو نەگۆی لەسەر تۆمارکراوەتە هێڵی بەرگریەکەی زۆر باشە نەخێم وای نبینم کاگاسان سەرنج پێم خۆشە لە نیو خولەکە دەربارەی چاوی بۆم بدوێی چاوی توانیوێتی تەواو جێدەستی خۆی وەک ڕاینەرێ لە بەرشەلۆنەیە نیشان بدە و دەتوانێت ئیدامە بەم شێوە لە کارکردن لەگەڵ یانێ بداوە بەرشەلۆنە کەی پێشومان نیشان بداتەوە تەنها نیو خولەکاتمێ بەڵێ وڵا زۆر بە کورتی هەڵبەتە بەرشلۆنەکەی پێشوو کە ئەگەر مەبەستت سەردەمی گواردیۆلا و ئەنریکی بێت تاڕادەیەک زەحمەتە پێویستی بەکاتە یعنی ڕەنگە پێویستی بۆ وەرزێکی زیاتریش بێ ئەمە یەک بەڵام ئەوەی کە منەی بینم بۆ چاوی و بۆ هەموو هاوشێوەکانی چاوی کە لە ئێستای جیهانی تۆپی پێیان ڕایەنەرن بەڕاستی ئەوەنەی کە هاوڕێتی و خۆگونجاندن لەگەڵ یاریزانەکان و بزات لەگەڵ ئەستێرەکان گرنگە ئەوەندە تەکتیک و پلان و ینی بەو شێوازە گرنگ نییە بۆیە ئەوەی کە من بینیومە چاوی ئێستا لەگەڵ هەموو یاریزانەکان نزیکە چاوی بە قسە و گفتوگۆ وای لە پیکێ کرد کە وازی لە یاریکردن هێنا چاوی ینی کۆمەڵێک کاری زۆر زۆر باشی کردووە کە بۆ ئێستای بەرشلۆنە زۆر زۆر باشە و ڕەنگە بەرەو پێشیشی ببات بۆ چونکە ئێمە نازانین هاوینی داهاتوو چەند یاریزانی تری بۆ کڕێ و تیپەکە چۆن ینی زیاتر ئیدامە پێدا بەڵام بەڵێ لەو بڕایەتم چاوی ئەمساڵ ینی بە دەستکەوتیشەوە کۆتایی بەم وەرزە دێنێت لەگەڵ ئەوەشە لە ئێستایە باشترین و گونجاوترین ڕاهێنەرە بۆ ئەم واقعی بەرشلۆنە کە ڕەنگە بۆ وەرزی داهاتووش ئەو کاتە لە بێتەوە چامپیۆنز لیگ و ژمارەکانشی باشتر بێت. ئاسام زۆباری ڕۆژنامەنووسیۆشی لە شاری ولێر سپاس کە لەگەڵ نامۆی پڕایجان سپاس بۆ تۆش خۆشەویستان سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەر بوون بەخواتان ئەسپێر.